بسم الله الرحمن الرحیم. جمهوری اسلامی هاوسەیەکی گرنگە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان. سەرۆک و وەزیری خارجیە و دووسێ بەرپرسیتریان کە وەفاتیان کردووە بەو ڕووداوەی کە هەموو لایەک دەیزانن. ئەمڕۆ پرسیان لە قۆنسوڵیەی جمهوری اسلامی لە سلێمانی داناوە. ئێمەش وەکو حزبێکی سیاسی بەشدارین و هاوخامی گەلانی ئێرانین لەو کۆستەی کە ڕووی تێکردوون. پێم وایە هەر ساڵانێکە پەیوەندیەکان پەیوەندیەکی ئاساین، هەندێک جار هەندێک گرفتی تێدەکەوێ و چارەسەرەکرێ و ئومێد دەکەین کە هەرێمی کوردستان لەگەڵ دەوروپشتی خۆیان پێش هەموو لایەک لەگەڵ عێراق واتە لەگەڵ داوەندا لەگەڵ بەغدایە عێلاقەی باش بێ و عێلاقە چاکە لەسەرە و ئەساسەی کەوە موچەی موچەخۆران ئەم ساڵ و ساڵی داهاتوش بە پێی میزانی عێراق زامن بێ و بۆ ئەڵبژاردنەکانش ئەنجام درێ. هەمومان ئێستا هەموو لایەنە سیاسەکان لایەنێک نەبێت نەختێ ئەوەیە کردژی دادگای فیدرالی، ئەویش کە سکاڵای تەقدیم کرد ئەویش ملکەچە بۆ بڕیارەکان. پێم وایە هەموو لایەنەکان ملکەچن بۆ بڕیارەکانی دادگای فیدرالی و بۆ بڕیارانەش جێی تانە نییە تا ئێمە تانەی لێ بدەین.